بەڕێزان ئێستاش وتاری دامەزراوەی کەریمی عەلەکە لەلایەن شاخەوان سدیقەوە پێشکەشەکرێ بافەرمێ. پەیڕەوانی خۆشەویستی ئایینی یاسان، خزمانی گوندی هاوار، بەرپرسانی حزبی و حکومی، میوانە بەڕێزەکان لە شار و شارۆچکەکانەوە زۆر بەخێر بێن. بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەوە سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێن بۆ مەراسیمە. بەڕێزان، دروشمی بەخشین کلیلی بەختەوەریە یەکێکە لەو ئەرکە جوان و گرنگانەی کە مرۆڤ لە سەرەتای ژیانیەوە پەیڕەوی لێ کردووە. هێوازان لە دوای خۆناغی ڕاوشکارەوە و دابەزینی مرۆڤ لە ئەشکەوتەوە بۆ دەشتاییەکان و دروستکردنی خانوو لە گوند و شارەکانە حکمت لێی ترسانی مرۆڤ نەبووە لە تەنیایی، بەڵکو ئەو پێداویستیە بووە کە مرۆڤ هەمیشە پێویستی بە هاوکاری یەکتری بووە و پێویستی بە بەخشین بووە لە ڕێگەی بەخشینەوە بۆ بەردەوامبوونی ژیان. هەر لەو پێناوەیە هەموو ئاین و ئایدۆلۆژیاکانی سەرزەوی تەکیدیان لەوە کردوێتەوە کە پرۆسەی بەخشین یەکێکە لە ئەو ئەرکە جوان و گرنگ و پیرۆزانی کەواکە ژیان بەردەوام بێت. ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە سەرەتای دروست بوونمانەوە لە ژێر ئەم دروشمەیە کارمان کردووە، بۆ ئەم دروشمە کارمان کردووە کە ئەتوانم هەندێک نمونەی کارەکان بۆ ئێوەی بەڕێز باسکەم. لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە ئێمە بڕی 1 ملیۆن دەمانمان بەخشیە ناوەندەکانی خوێندن لە پێناو بەردەوامبوونی پرۆسەی خوێندن و سەلامەتی جانی قوتابیەکانمان. و دواتر توانیمان لە پرۆژەی 100,000 کتێب و بەخشینی کتێبخانەیەکە بۆ هەر قوتابخانەیەکی سەرەتایی بڕی 100,000 کتێب ببەخشین کە ئەوە هەمووی لەژێر دروشمی بەخشینە بووە. جگەلەوە لە کاتی لافاوەکەی شاری هەولێرە توانیمان چەندین لۆری خۆراک و پێداویستی و کۆمەک بگەێنی نازیان لێکەوتوانی ئەو لافاوە. هەموو ئەمانەش لەژێر ڕێنمایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ کە هەمیشە خەمخۆر و پاراستنی پرسەنەتەوایەتیەکانە. ئەمڕۆژ لێرە بە شەرەفەوە لەگەڵێەوە وەستاوین، هاتوین خۆشەویستیتان لەگەڵ بەخشکەین و میهرەبانیتان لەگەڵا بچنینەوە پێتان بڵێین پیرۆستان بێمیادە و ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە بۆ ئێستا و داهاتوو هەر چالاکێک پێویست بە ئێمە بکە ئێمە لەگەڵتانین، پشتیوانتانین و لەگەڵتان ئامادەبین. دووبارە سوپاسان دەکەم و سپاسی سەرپەرشتیارانی ئەم مەراسیمەکەم بە هیوام هەمووان ئەمڕۆ بتوانین لێرە پێکەوە لە سایەی بەخشینەکانتان ڕۆژێکی خۆش بەڕێوەبەرین و زۆر سوپاس.